بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت جوانە خەندێمە و لای تۆ بۆی قسەکانت تەواو بکەیت و پرسیارەکەشم دووبارە کەمەوە دەوترێت نەک هەموو بەشێک لەو پیاوانەی کە بەڵێن نامەی قردێلەی سپی و قردێلەی سپیان هەڵواسی پڕیان کردوتەوە نیان هێشتا ژنەکانیان لە ماڵەوە بێنە دەرەوە و ئێوە لیستێکتانداناوە پیاوان بەڵێن دەدەن بە کۆمەڵێک شت تاچن دڵخۆشن بەمە هەست ناکەن بە قسە هیچ ناکرێت نەک بە قسە هیچ ناکرێت ڕاستە خۆی ئەم هەڵمەتی قردێلە سپیکە سمبول یا با بڵێن یەم قردێلە سپیکە هەڵێ واسیت ئەمە سمبولێکە بۆ ئەو هەڵمەتە ئەم هەڵمەتە ئێمە دامان نەمەزراندۆ و پێشتر ئیشارەتم پێە بە یارمەتی ئۆکسفامی بەریتانی و بە پژگیری یەکێتی ئەوروپا هاتۆتە کوردستان بە تایبەتی شاری سلێمانی و هاتۆتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یان بیر لەوە کراوەتەوە کە بێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوانە هەرێم بە تایبەتی شاری سلێمانی و قەزای چەمچەماڵ لوبنان ئەردەن لەگەڵ فەڵەستین بەڵام ئەوە کەوێتە ئێماڵین بەڵێن نامی ئەخلاقی ئەکەوێتە سەر ڕەوشی ئەو کەسە کە تا چەند پابندە بۆ بەڵێنەی کە خۆی ئەیە هەستەکەن تاکەکانی کۆمەلگای ئێمە هێندە هۆشیار بن پابندن بەڵێن نامەیەکەوە چونکە بۆ نمونە لە فەڕەنسا لە بریتانیا نابینی ژنێک بە تاوانی شەرەف و نامۆز بکوژرێ بەڵام ئێمە ڕۆژانە گوێمان لێ بێت بەڵێ بۆ تەواو بۆ ئێرەش تەواوە بەڵێ بۆ وەڵامی ئەوە کە ئێمە باز لە هەڵمەتی قردێلە سپیەکەین تەنها لە 16 ڕۆژی هەڵمەتەکە ناوەستێ درێژە بەم هەڵمەتە ئەدرێ ئەویش لە ڕێگەی وشارکردنەوە و بە لە ڕێی کۆڕ و سمینار و متینەوانێ بتوانین بگەینە هەردوو تاکەکانی کۆمەڵ بۆی ڕێگە بەم توموتیژیە بگرین یعنی ئێستا ئێمە لەو لە سەرەتاین بەڕاستی زۆر ماماوەی ئێمە باز لە توموتیژیەکەین ڕۆژانە بەس توموتیژی بێڵێرەوە یا باز لەواکە یاساکە بەڵام ئێمە تاکەکانمان پێویستیان بەوەیە ئاشنا بن بە مافەکانی خۆیان و بە ئەرکەکانی خۆیان ئێمە بەس داوای ئەوەکەین یەکسانی بین خانمێکی چالاکوان وتی لە دادگاکانە دادوەر هەبوو ئاگای لێ نەبوو یاسایەکەیە بەناوی یاسای بەرەنگاربوونەوەی خێزان لە توندوتیژ بەڵێ ئەمەش تاکی لە تاکەکانی خوارەوە بکەین بە تاکید ئەوش تاکێکە لە تاکانی ئەم کۆمەلگایە ئێمە پێویستمان بۆیە تاکەکان لە سەرەتا ئاشنا بن بە ئەرک و مافی خۆیان چۆن داوای ماف دەکەیەوە ئاشناش بی بە ئەرکەکەی خۆت چ شتێک لەسەر شانی تۆیە و بزانیت ینی کەسێک کە ینی هەردوو ڕەگاز ئێمە وا فێر بووین تۆ پیاوی من ژنم و لە ئەمە لە پەروەردەیەکانمانەوە دەست پێەکە ئەگەر مناڵانی ئێمە ئەو جیلە تازەی کە پێ ئەگەن لە باخچەی ساوانەوە کە دەست بە خوێندنەکەینێ هەتاکو و پەیمانگا و زانکۆکان ئەگەر وا ڕابهێنرین کە ئێمە دوو کەسی یەکسانین بەڵام لە ڕووی بایۆلۆجیەوە جیاوازیمان هەیە تۆ نێری من مێم ئەگینا لە هەموو ماف و ئەرکێکا یەکسانین هەردوو لاوەکو یەکتوانای هەیە ئەمە و ئاکاد ئێمە لە ڕووی پەروەردەیی ئەوانێ یاخود لە ڕووی وشارکردنەوە ئێمە وشارکردنەوەمان بۆ چینی با بڵێن بۆ لە خوێندکارانی مەکتەبەوە دەست پێکەین لە چینەکانی ناو کۆمەلگا بەعامیانی دەست پێکەین بەڵام ئەمە بەز نییە بۆ ڕێکخراوێکی لۆکەڵی بچووکی با بڵێن ڕێکخراوی وەکو ئاسوودا چکم لە ئێمە هەمی سەرەکی ئەم هەڵمەتە لەوایە کە نەوەستێ ئێمە بیرمان لەوە کردوێتەوە بە تەنها پیاوانی ناو کۆمەلگا یاخود خەڵک ڕێگە لە توموتیژی ناگیرێ وەڵکو لەم لاش لە تەرازۆکە حکومەتمان هەیە پەرلەمانمان هەیە کە پێویستە ئەوان جەخت لەسەر یاساکە بکەنەوانێ بۆ بەڕێوەبردننی ئەو یاسایی کە لە 21 شەشی 2011 یاسای بەرەنگاربوونەوەی توموتیژی خێزانی یاسای ژمارەهەشت کە ڕێکخراوەکان تا ئێستا بەڕاستی ناوەندەکانی بەڕێوەبردن تا ئێستا ڕاستە هەوڵ درراوە بۆ ناوەندی بەڕێوەبردن بەڵام کارامە نییە ئەتوانین بڵین ینی ڕێکخراوەکانی بواری بەرگریکردن لە مافەکانی ژنان چ ڕێکخراوە ناحکومیەکان بن چ ڕێکخراوێکی لۆکاڵی بچوو بێ وەکو خۆت وتوەکو ئاسوودا تا چەند ئەو ئیمکانیەتانیان لە بەردەستدایە کە لە بەردەستی ئەو ڕێکخراوانەیە کە بە ڕێکخراوی حزبی ناسراون وە بۆچی ئەوان ئیمکانیاتیان لە بەردەستە و کار ناکەن بە بڕای تۆ بەتاکید ئەمە ڕەخنەیەکە لێیانەگی یەکێک لە شتەکانەوەیە کە بودجە ینی پێویستە یارمەتی دەرە بۆ هەموو ئیشێک ڕاستی ئەم ساڵ بودجە یارمەتی دەرە بۆ نەیانتوانیوە ئیش بکەنەوە بودجە یارمەتی دەرە وەڵی ئەکەوێتەوە من یەک شتەڵم ئێمە ئەو ژنانەی کە لە ناو ڕێکخراوە حیزبیەکانە ئیشەکەن لە دەسەڵاتی خۆیانان نییە چکم ئەنجندای ئەو حیزبە پیاو دای مەزراندووە پیاو داڕشتۆ پۆرۆپرۆگرامی ئەو حیزبە پیاو داڕشتووە بۆیە ئەبینین سەر لەم ساڵانەی دواییە لە 2010 بە دواوانێ گەشە و نەش و نمایان پێوە دیارە وەکو خاتونە ئیشارەتی پێە دکتۆرە ڤیان
لە 50 بۆ 52 ساڵ بۆ 6 ساڵەچەیە کە ئەوان خەریکی ئیشکردنن یعنی بەڕاستی هەستەکەی ئاماجی خۆیانیان پێکاوە لە خلال بەدەر لە دەستخۆشی جوانەخان بەڵێ بەڵام ئامانجەکە بۆچی ناپێکێرێ ئەمەیە کە ئێمە بە ئەجندایەکی پیاوانەوە ینی بەڕاستی حیزبەکان هەموو لایەنە حیزبەکان بە ئەجندای پیاوانەوە بەڵام بۆ نمونە دەبینی دکتۆرە ڤیان تەمسیلی ئەو ڕێکخراوە ناکە کە تەمسیلی ئافرەتانەکە بۆ نمونە ئەمەلخانمان هەیە ئەکرێ پەرۆ پرۆگرام بۆ نەک با پیاویش پەیڕۆ پرۆگرامی و حیزبەدا بنێت ژنان بۆ کاریگەریان نەبووە من ئەوە ئایا ئەو قسەیە ڕاستە کە حیزبەکانیش ئەو ژنانە دادەنێن لە جێگەی بڕیاردانە کە ترسیان لەسەر پۆستەکانی ئەوان نەبێت ئەتوانم بڵێم بە تەئکید وایە بە تەئکید وایە تۆرە دێمە لای تۆ دەوترێت کە حزبەکانیش کە تۆ لێرە تەمسیلی ڕێکخراوێکی حزبی ئەەکەی یەکێتی ئافرەتانی کوردستان دەوترێت حزبەکانیش ژنگەلێک دائەنێن لە مەواقعی قەرار و پۆست و دەسەڵاتدا کە ترسیان لەسەریان نەبێت و ئەجێندای پیاو سالاری ئەوان جێبەجێ من پێشەوەی هیوادارم کاتم بدەیتێن پێشەوەی کە من وەڵامی ئەم پرسیارەی بەڕێزت بدەمەوە یەکەم شت با ئێمە بە تایبەتی ڕەوان نییە بە هیچ کەسێک بە خەڵکێک بڵێن پاشکۆ چونکە پاشکۆبوون جوان بۆ مرۆڤ ناشێت چونکە هەموو مرۆڤێک خاوەن فکرە خاوەن بۆچوونی خۆیەتی دیدێکی تایبەتی بە مەسائلەوە هەیە ئێمە باشتر وایە بڵێن کە مرۆڤەکان ئازادن بۆچی بۆ ئازادی بیر و بۆچوون ڕای پیاوەکان ئازادن بەڵام ژنێک ڕایەکی نەبێت باس لە واکێ کە گەرم دابنرێت بۆ ئەوەی ژنان لە کاتی پێوەندیکەن بەڵام ژن هەیە مۆبایلی نییە بەڵێ من ئێستا بە بەڕێزت دەڵێمەوە بۆیە دەوترێت چاودێران ئەڵێن پاشکۆیە نەک ئەوەی خۆی پێخۆش بێ پاشکۆ بێت کراوە بە پاشکۆکە بۆ هەر نەتەوەیەک ئەگەر ڕەوا بێت کە بڵێ ئەگەر لە ناو نەتەوەیەکیش ڕەوا بێ بڵێ پاشکۆیەتی بەڵام بۆ نەتەوەی کورد و نەتەوەی بە تایبەتی کوردستانی ناگونجێت چونکە مرۆڤی کوردستانی بە ژن و پیاوەوە هەر ئازاد بووە ئەوەندە ساڵە شەڕ بۆ ئازادی دەکات کەواتە دەبێت لە ناو خێزانەکەی خۆشی ئازاد بێت هەر بۆ ئەوە بورە قسەکانت پێ سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێمیش لە پەیامەکانیانە گوتیان توندوتیژی بەرامبەر بە ژنان دیاردەیەکی نامۆیە بەڵام ژن ڕۆژانە گەورە بە بچووک دەکرێت ژن تا ئێستا لەسەر گەشتولانکە بەشوو دەدرێت ژن ژنی بەسەردا ئەهێنرێت نامۆیە بەڵێ کاک یادگار لە مێژووی مرۆڤایەتیدا تەنیا ئەو کاتێک کە هێشتا ژیانی مرۆڤ ڕێک نەخرابوو کە بە سەردەمی دایک سالاری ناوزەر دەکەن تەنیا لەو سەردەمەیە بووە کە ئافرەت بڵێن لە طبقەیەکی باش بووە مامناوەند بووە دواتر ئەم سیراعەیە لە نێوان پیا و دواتر کە هەست بە هێزی خۆی کردووە دواتر کە هەست بە بڵێن ئامێرەکانی دەسەڵاتی بەکارهێناوە ئەمە هەمووی مێژوو پێت ئەڵێتەوە کە چۆن توندوتیژی کراوە و چۆن تەنیا من بێم ئەو توندوتیژیە لەلایەنە حیزبیەکانەوە ئەوە بکەم جگەلەوەش من باسی کەس ناکەم من باسی پارتی دیموکراتی کوردستان دەکەم کە جەنابەت بە من دەڵێ ڕێکخراوێکی حزبی ببوورە من ڕێکخراوێکی حزبی نیم کاکە ئۆرگانی حزبی لقەکانی منن ئەوان بە کاری حزبی هەڵدەستن ئەوان خەڵک بۆ خۆیان تەنزیم دەکەن من ئۆرگانێکی جەماوەری مەدەنیمە پێناسەی منیش ئەوەیە پارتی دیموکراتی کوردستان باوەڕی بە مافی مرۆڤ هەیە باوەڕی بە بنەماکانی دیموکراسیەت هەیە بۆ بە دیموکراسیکردنی کۆمەلگا دەکۆشێت یەکێک لەو شتانەی کە دەبێت لەسەری ئیش بکاتی یەکسانی لە نێوان پیا و ئافرەتە لەسەر بنەمای یەکسانی جەندەرە ئەم ئامانجاکە کاکی من لە ساڵی 52 بۆ ئەو ئامانجە ئیشم کردووە هەر بۆ بەڕێزت فەرموو بچوو لە قسەکانی بارزانی نەمرا بینە کە چۆن ئەو ڕۆژە من شتێکی زۆر بچووکت بۆ باز دەکەمەوە ئەو ڕۆژە من لە گەرمک بوو گوندی گەرمک بووم ئەو پیاوەی کە نەمنیشی دەناسی کە من یەکێتی ئافرەتانم یا سکرتێری یەکێتی ئافرەتانم کە باسی ئافرەت و خێزان طبعاً ئێمە ئەوەشمان کردوتەوە ئێمە تەنیا بەڕاستی هەندێک جار ئەمان خاتەوە سەنگەری دژەوە هەر باسی مافی ئافرەت ماسی ئافرەت بکەین ئێمە باسی بەختەوەری خێزان دەکەین خێزانی کوردستانی دەبێت بەختەوەر بکرێتەوە باسی ئەوەی کرد وتی ئێوە چنە ڕێکخراوەکان دروست بوونەتەوە کە هاتوونەتەوە باسی مافی ئافرەت دەکەن ئێوە بگەڕێنەوە ساڵەکانی پەنجاکان بزانن هەمووی بۆ ئەو گەورە پیاوە دەگەڕێتەوە کە بنەتۆی لێرە نەهێشت بنەتۆ من تازە لەو ناوچەیە بزانم کە گەورە بچووکی نەهێشت کە هەموو پیاوانی ئاینی و هەموو سەرۆکخێڵەکانی کۆ کردەوە وتی نابێ ئەو
بەو شێوەیە تعامل لەگەڵ ئافرەتی دکتۆر ئەمە بۆ کوردستانی ڕابردوو ڕاست بوو بەڵام لە دوایەوە تەکانەوە دەبینی کوشتن بە تاوانی شەرەف بە شێوەیەکی یەکجار من سەتاسەد لەگەڵ تاما ئێمە دام پێ ئەنین بەڵێ کوشتن لەسەر مەسەلەی شەرەف من دژیمە ئەسڵەن ئەگەر بیتەوە ئەمانە بە کولتوری کوردی و نامون کاک یادگار ئەسڵەن ئەگەر قسەیەکی زۆر جوانی هەیە سار ساپیر و وەرفیش ئەڵێتەوە و دیستان قسەیەکی زمانەوانی شەڵێ کەزانایەکی زمانەوانیە ئەڵێ ئەگەر تۆ ئەتەوێ بەها کۆمەڵایەتەکانی وڵاتێک یان نەتەوەیەک بزانی بڕۆ سەیری زمانەکەی بکە سەیری زمانەکەی بکە بزانان لە زمانەکەی چۆن ڕێز لە خەڵکەکە دەگرێت من حەزەکەم ئێوە بێن کە ئەو کولتور توندوتیژێکە ئەماڵێن بە کۆمەلگای کوردستانیەوە نامووە فەرموو هیوادارم قوتابیەکانی کە بەشی زمانی کوردی دەیخێننەوە ئەم توێژینانەوە بکەن بزانن بەسیترین شت تۆ ئەڵێ ئافرەت و پیاو تۆ ئەڵێ ژن و مێر تۆ ئەڵێ ئەمانە هەموو جارە ژنەکە لە پێشەوەیە ئەمە ڕێزی بڵێن کۆمەڵگای کوردستانی بە قسە مافوو ڕێز بۆ ئافرەت دەگەڕێنرێتەوە یاخود بەکردەوە من و جەنابەت واز لە زمان بێنێ دکتۆرە تکایە گەر وەڵامی من بیتەوە بمبورە واز لە زمان بێنە ژن پایەیەکی باشیە لە ناو خێزانە ژن ڕێزی خۆی هەیە کچی گەورە چی بەڵام ئێمە قسە لەو حاڵەتانە دەکەین کە هێشتا ژن لە کۆمەلگای ئێمە بە شێوەیەکی ڕۆژانە لەسەر تاوانی ناموز دەکوژرێت ژن خاوەنی بڕیار نییە ژن تا ئێستا ناتوانێت شاهیدی با لەسەر ئەوەی کە مێردەکەی کچەکەشی کوشتووە من 100% لەگەڵ تامە بەڵام ئیتیهامکردنی لایەنێک یان دووسێ لایەن تەنیا بە ئەمە دروست نییە ڕێکخراوێکتان هەیە دەوترێت کە نەتانتوانیەوە کاریگەری باشتان هەبێت نەخێر ئێمە تا ڕادەیەکی زۆر باش توانی ومانەوە ئێمە دەستنێکی باڵامان هەبووە لە کەمکردنەوەی توندوتیژی لە بڵاوکردنەوەی وشیاری ئێمە ئەوانەمان هەیە بەڵام نەبە ئێمە و نەبە هیچ وڵاتێکی دیکە و نەبە هیچ کەسێکی دیکە توندوتیژی لە ناو کۆمەلگای مرۆڤایەتیدا بنەبڕ ناکرێت بەڵام ڕێژەی توندوتیژیەکە کەم دەکرێتەوە فەرمونون بڕۆن ئامارەکانی وڵاتی سوێدی خەنێتەوە لە هەڵکەشان و داکێشاندایە لە هەندێک جار هەیە کاکە ئەمە ئەزانی چ گەڕێتەوە لەبەر ئەوەی ئێمە مشکلەی کوردستانمان یەک مشکلەیە هەیە ئێمە تەختیت ناکەین استراتیژیەتێکی تەواومان نییە ئەوجا لەمەدا ڕاستە حکوومەت بە پلەی یەکەم ئێمە تاوانباری دەکەینەوە ئێمە پارتە دەسەڵات دایرەکان لەوە تاوانباری دەکەینەوە بەڵام هەموو ئەمانە نین هەموو یعنی بە حەقیقەت ئەم جۆرە شتانەیە هەڵمەتێکی نیشتیمانی کاملی دەوێ یەکەم شت کوا چەند قەڵەمی ڕۆشنبیران و نووسەران لە بواری ئافرەت و خێزان بەختەوەری خێزانی بەکاردێت چەند دەستگا پەیوەندی و ڕاگەیاندنەکان لەو مەبەستەیە بەکاردەیهێنن چەند پارتەکانی دیکە بەو شێوەیە کاری دەکەن ئەمە هەڵمەتێکە هەموو شتێکی دەوێت توندوتیژی ئەگەر لە ڕووی زانستیەوە بەڕێزت بێ دیراسەی بکەیتەوە پەیوەندی بە خودی ئینسانەوە هەیە بەو ئەو بڵێن سیراعی کە لە نێوان منی باڵا و منی نزم و ئەو منەی کە بە حەقیقەت دەرەکەوێ هەیە پەیوەندی بە کولتوری کۆمەلگاوە هەیە پەیوەندی بە بڵێن لایەنی ئابووری کۆمەلگاوە هەیە پەیوەندی بە ئەمانە هەیە بەڕێزیان باسی ئەوە دەکەن ئەڵێ خۆزگەیەکێک لەو حزبانە سنتەرێکی توێژنەوەیان هەبە ئاشتی خان ئێمە وەکو یەکەتی ئافرەتانی کوردستان بۆ ئاگاداری بەڕێزێت لە 25 ساڵی ڕابردووە پەیمانگای یەکەتی ئافرەتانی کوردستان بۆ پرسە کۆمەڵایەتیەکانمان هەیە کە ناوەندێکی زانستیە بۆ توێژنەوەکردن لەسەر پرسەکانی ژنان و گۆڤاریش کەمیش یەکەم بەرهەمێتی کرد. ئاشتی خان دێمە لای تۆ ئەو قسەی کە بۆی کردیت و ئەو قسەیەش کە دەوترێت ئێوە بایکۆتی ئەو یادەتان کرد. چوار ژنە پەرلەمانتارەگەر هەڵە نەبن بایکۆتی ئەو یادەتان کرد بۆچی و لە بەیاننامەکەشدا نووسی وتانە کە کێشەی ژنان بە بۆنەی تەشریفاتی چارەسەر ناکرێت. من یەک وەڵامی ئەو تەرحی خۆی بەمەوانێ من پێم سەیرە خۆی لە قسەکردنەکانیان سێ جارەڵێ ئاماری توندوتیژی ژنان لە هەڵکشان و داکشانە یعنی سنتەری توێژینەوەی چیتان هەیە کە ئەو خۆتان توێژینەوەیەک نیە خودداتایەک لە بەردەمانە کە سەقامگیر بێت کە من بتوانم وەکو ئۆپۆزیسیۆنی احتیمات کەمە سەر ڕێکخراوەکەی تۆ کە زیاد لە 50 ساڵە هەیە سەبارەت بەوەی کە چونکە بەردەوامەڵی لە هەڵکشان و داکشانە یعنی ئەمە دوو پێوەری جیاوازە بەڕێزی تهدیدی کرد بەڕێزی تهدیدی کردڵێ لە سپتامبەرە لە بەرزبوونەوەدایە و ڕقەمەکانیشم لەبەر بەڵام دوو لایەنە کاکی من دوو لایەنە یەکەم شت دەرفەتی منە من قسە بکەم بەڵام بەرزبوونەوەی ژمارەی سکاڵاکان نیشانەی ئەوەیە کە وشیاری بڵاو بوویتەوە کە ئافرەت ئەوە دەکاتەوە ئەوش مەسلەیەکی ترەوە قسە زۆر لە هەڵەگرێ سەبارەت بەوەی کە زۆر تەوەرێک گوروژێنرا سەبارەت بە حیزبی بوون من بڕوام وایە شەرم نییە کە ژن بە حیزبی بێت یان هەر تاکێک لە کۆمەلگای حیزب بێ یا هەڵگری
پەیامی حیزبێکی دیاریکراو بێ و زۆر لە دەوڵەتە پێشکەوتەکانیش فەخرەکەن بەوەی کە پارتێکی سیاسی دیاریکراویان هەیە بەڵام شەرم ئەوەیە بەڕاستی کە حیزب خەڵکدا بەش بکە لە بینی خۆیان حزب کە تەواوی سەرچاوە داهاتەکانی لەژێر دەسەڵاتە بێ حزب کە هەموو لایەنە سەربازی و چەکداریەکان لەژێر دەسەڵاتیا بێ بێوێت مەسئولیەتەکەشی وەکو مەسئولیەتێکی ڕێکخراوی من کۆمەڵێک پرسیار ئەەکەم ئایا دامەزراندن بەدەست چه حیزبێکی دەسەڵاتە لە ساڵی 90ەوە لە سەرەتا تا 10 ساڵ ژن بەوە گرفتار بوو کا دەبێ هەوی لایەنێکی دیاریکراوی هەبێ کە فلان ڕەنگە بۆی بتوانانی ئیشێکی دەست بکەوێ تەنها دابشکردنی برنج و ڕۆنیش لە ناوەندە سیاسی و حیزبیەکانەوانێ لەسەر بنەمایەوە بوو کە بێ یەکێکی دیاریکراو لە پرۆسی لە دامەزراوێکی سیاسیان حیزبی دەبێت پشگیریەکەت باتێ بۆی تۆ 2 کیلۆ برنج دەست بکەوێت کەواتە ئەوەی ژنی پاشخۆخستووە بە قسەی تۆ بێت حیزبەکانن من ئەڵم سەڵاتدارەکەن جارێکی تر ئەڵێم ئەڵم شەرم نییە کە حیزب هەبێ لە ناو کۆمەلگایە بەڵام حیزبێک کە لە بانگەشەی کابینەی حیزبە دیاریکراوەکەیە جەخت لەسەرەوە بکە کە توندوتیژی لەسەر ژن ناهێڵێ بەڵام لە کاتی کەمپینەکە چەک تەوزیع بکات بۆی کە خەڵک دەنگ با بە حیزبەکەی ئەمە بەڵگە نییە ئەمە گەرانتی نییە کە کێروی توندوتیژی لە بەرزبوونەوە بێت چەک زۆر بەبێ هیچ کۆنتترۆلێک لە بازارەکانە هەیە بە هەموو کەسێک هەیە دیاردەی چەک دیاردەیە کە بە تەنها من نازۆرێک لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ڕێکخراوە نێو دەوڵەتەکانی شایەتیە دەن کە کۆمەلگەی کوردی گرفتارە بەدەست زۆری چەکەوانێ و شێوازی بەکارهێنانی و چۆن کۆمەلگا بەڕێزی باز لەوا کە دەڵێ پاشکۆبوون نییە بە بڕوای من ئەمانە بە فیۆر نابێت یعنی کۆمەڵێک تیۆرتۆی خێتا ئەمە بە بەڵگا بێ با لەسەر ئەنجامەکان قسە بکەین تۆ ڕێژەیەکی زۆری خەڵکی کوردستانت پاشکۆ کردو لە ڕووی ئابوووریەوانێک کە ئەبێت تەعینات نەبێت ناتوانێت بژی ئێستا هەرێمی کوردستان کە من ئەندامی پەرلەمانم ساڵانە ئەگەر پاشکۆ نییە تۆ بۆ کارگەیەکتان دروست نەکردو لە ساڵی 90ەوانێ ئەم حیزبانە کە لە کاتێکە ئەگەر پەرلەمانیش نەبوو بێگەر حکوومەتێکی مشتەرەکیش نەبوو بێ بەڵام هەر یەکێک لە حیزبەکان داهاتێکی باشە ژێر دەستیا بۆ کە ئەکرا استراتیژیەتێک ژێرخانێکی ئابووری ئینسانی کوردی ڕزگار بکات ئەمە ڕزگارکردنی ئینسانی کووردا نەک حیزبێک هەمیشە بەخۆی بڵێ من وەڵام دەرەوەی هەموو جیاوازیەکانە من تا 100 ساڵی تری دەتوانم وەڵامی هەموو پرسە سیاسی کۆمەڵایەتەکانی هەرێمی کوردستان بەمەوە بۆیە من لێرەواڵێم هیچ تاکە کەسێک ناتوانێت وەڵام دەرەوەی هەموو گۆڕانکاریەکانی کۆمەلگای بێ حیزبێکی دیاریکراویش ناتوانێت وەڵام دەرەوەی قسە بکەین لایەنەکانی دەسەڵات چۆن کێشەی ژن چارەسەر بکەن گرنگترین شت من داوای یەکشتیان لێ یەکەم استراتیژیەتی ئێعلانکردنی کابینەکانیان و جێبەجێکردنی یەکشت بێ بۆ نمونە لە کابینەی شەشا کۆمەڵێک استراتیژیەت ئێعلان کرا بەڕێزەوە هەمومان دەستی ماندووبوونیانە گوشین خاڵێکی پۆزتیفە بەڵام کە دەچیتە بەرنامەی کاری ئەو کابینە سیاسیە و بۆ نمونە من لە 2009وانێ تاوەکو دوو مناقەشەکردنی بودجەی 2012 لە کاتی مناقەشەکردنی بودجەیە داکۆچی لەسەرواکەم ئەڵێم بۆ ڕێژەیەک لە داهات و لە بودجە و میزانی ساڵانی هەرێمی کوردستان تەخسیز نەکرێت بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی بەرامبەر بە ژنان ینی هیچ شتێک ئەمە جیاوازی قوبوڵ ناکە کە تۆ لە بەرنامەی خۆتا بە شێوەیەکی تیۆری ئەعلانی بەرنمەیەکەکەی دەبێن بەرنمەیە تەرجەمە بکرێ بۆ پارە بۆی خەڵک متمانی هەبێت کە تۆ گەرنتیەکەی بۆ جێبەجێکردنی من ساڵی پار 6 وەزارەتم تەڕح کرد لە لیجنەی بەرگریکردن لە مافی ژنان داوام کرد لەو لیجنەیە کە 6 وەزارەت بە نموزەج وەربگرین کە لە سایە 1.0 بۆ نمونە یان پوینتێکی ڕقمێکی تر لە میزانی فلان وەزارەتی تەندروستی داد کاروباری کۆمەڵایەتی و 1-2 وەزارەتی تر ئەمانە تەخسیسی میزانی ساڵانی خۆیان بکەن بۆ هاوکاریکردنی ژنان بۆ نمونە وەزارەتی تەندروستی لە بواری وشیاری تەندروستی داد لە بواری وشیاری کە بەڕێزی ئاماژە بۆ کات و بەڕێزیشت ئاماژەت بۆ کرد کە وشیاری یاسایی لەسەر ئاستی دادوەرەکانی شکەمە بەڵام کاتێک کە بینیسێکی لیجنەیەکی پەرلەمانی بەبێ هیچ سەلیقەیەک بەبێ دراسەکردن هەر 6 ئۆپشنەکە ڕەتەکاتەوانێ و بە شێوەیەکی زۆر تەقلیدی جارێکی تر لە سایە حەڤەکە داهاتێکی زۆرە ئەگەر مقارنە بکرێ بە وڵاتە دراوسەکانی هەرێمی کوردستان سێرێکی بەهیکەلێتێکی ئیداری ئابووری زۆر تەقلیدی جارێکی تر پارەیەکی زۆری تر خەڵکە کاتۆ بە پاشکۆ نەکارگەیەکی تایە نەخەمخۆری هەیە بۆ ژێرخانی ئابووری کەواتە چۆن پاشکۆی ئابووریش هەیە پاشکۆی سیاسی هەیە و ئێمە لەسەر بەڵگەکان قساکەین و ئەم هەوڵانی هەموو ئێمە ئیکەین و بەڕێزی شانێکن و خەڵکی تریژێکن بەدافعی ئەوەیە خەڵک لە پاشکۆبوون پرسیارێکت لێ بکەم بە کورتی وەڵامم بیتەوە تۆ کەسی یەکەمیت لە هەرێمی کوردستان بە چەند خاڵێک پێم بڵێ چۆن کێشێک چەند شارە سەرەکرێت کەسی یەکەم ئەبێ و کەسە بێ بەڕاستی کە لە موقعی قەرارە بێت ئێمە پەرلەمانی کوردستان ڕاستە موقعی قەرارە و یەکێکە لە دەستگا گریمانەیە پرسیارەکەم ئەڵێم وای دابنێت تۆ کەسی یەکەمیت
تەرحەکانت چییە بۆ چارەسەرکردنی کێشەی ژنان لە هەرێمی ئەبێ بودجە تەرخان بکرێ بۆ باشترکردنی ژیانی ژن بە بڕوای من هەر ئەو استراتیژی کێسە بۆ ماوەی 5 ساڵ ئیعلان کراوە ئەگەر لە بودجەی ئەم ساڵە پارەی تەواوی بۆ دانەرێ و ساڵانە ئەو لیجنە مراقبە کە لە استراتیژێتەکە ئیعلان کراوە مراقبەی جێبەجێکردن و لادان لە استراتیژێتەکە نەکا بەبێ ئەوەی مجاملەی هیچ کامێ لە کابینە سیاسیەکان بکرێ هیچ دەسەڵاتێکی سیاسی بکرێ ئەگەر ئۆپۆزیسیۆن ڕێگرە لە بەردەم باشکردنی ژیانی ژنە دەبێ من بڵێم ئۆپۆزیسیۆن زۆر ڕێگرە لە بەردەمەوەی کە ڕەوشی ژیانی ژن بەرەو باشتر ناوە ئێوە هەنگاوتان ناوە بۆی باشتریکەن ژیانی ژنان و ئافرەتانی کوردستان و ڕێگەتان لێگیرابێ لەلایەن دوو پارتە دەسەڵات بە بڕوای من ژیانی ژن بە دوو شت چاگەکرێت ینی کە گرنگترینانەوەی کە استراتیژێتە بێ بەڵام جارێکی ترڵم استراتیژەکە بێت پانتاییەکە بێ کە بچێتە چوارچەوەی جێبەجێکردنەوەوانێ دەبێت پارە تەخسیس بکرێت چەک کۆ بکرێتەوانێ لە هەموو ماڵێکە لە هەموو پانتاییەکی هەرێمی کوردستانە و پێویستە بەڕاستی ئەم دوو ئیداریە کە مەسلەیەکی زۆر گرنگە و بیر بکرێتەوانێ لەوەی کە کۆمەڵێک پانتایی تر هەبێ کە ژن توانێت تعبیر لە خۆی بکە لە غەیری ئەوەی کە دامەزراندنێک ساڵانە ڕێژەیەک بەر ژنانەکە لە دەرەوەی ئەم پانتاییە شن شوێنێکی تر نییە کە بتوانێت خۆی یا دروست بکات. سپاس ئەمە خەندێمە لای تۆ لە 25 نۆڤەمبەری هەموو ساڵێکدا چالاکی ئەنجام دەدرێت. دەوترێت ئەو چالاکی وەکو ئەوەی بڕی 71 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە بەڵام کاریگەریەکی بەرچاوی نەبووە تا ئێستا. دەوترێت نەبووتە هۆکارێک بۆ کەمکردنەوەی توندوتیژی. ئەمە لایەنێکی پرسیارەکەمە و دەشوترێت کە ڕخنەی ئەو پەرلەمانتارانی کە بایکۆتی یادەکەیان کردو ئەوەیە حکوومەت تەنها لە بۆنەکاندا ژنانی بیر دەکەوێتەوە و پارەیەکی زۆر لە کۆمەڵێک چالاکی ڕۆتینی و دووبارە خەرج دەکات. ئەمە ئەو تۆمەتانن کارڕاستەوەی من هیچ قسەم نەکردووە هەردا کاتەکان بە یەکسانی دابشکراوە خەڵت دەبێ. سەبارەت بە پرسیاری یەکام ئەو سەرنجەی کە لەسەر یەکەم هەیە کۆ و پارەیە بڕی ئەو پارەیە بۆ ئەو چالاکیانە سەرف کراوە. ئەم ساڵ بە جیاواز لە ساڵانی ڕابردوو حتمما 25 نۆڤەمبەر یادێکە و بۆ بەرزڕاگرتنی ئەو قوربانیانەی کە بەدەست توندوتیژیەوە لەسەر ئاستی جیهان ئەمە کوردستان ئیبداعی نەکردووە. ئەمە ئەنجومەنی خانمان ئیبداعی نەکردو لە دامەزاندنی ئەم ڕۆژەوە ئێمە لەسەرەوە نییە کە ئێوەی جاتان کردووە کوردستانی قسەی من ئەوەیە چ کاریگەریەکی داناوە. ئەمەوێ پێت بڵێم 25 نۆڤەمبەر یادێکە کە قوربانی تایە ڕووداوە و ئەم یادە یادێکی جیهانیە. کوردستان هاوبەشە لە قوربانیدان لە مەسەلەی ژنان. بۆیە کوردستانیش بەشێکە لەو هەڵمەتە جیهانیە کە لە جیهان ناکرێت. لە 25 نۆڤەمبەرە ئێمە نەهاتوین من لەگەڵ تەواوی خاڵەکانی ئەو چوار خانمەم لە پەرلەمانی کوردستان کە خاڵەکانیان دەستنیشان کردووە بەس لەگەڵ عملی بایکۆتکردنی نەبووم. بۆچی؟ ئەو خاڵانی کە ئەوان دەستنیشانی کردو ئەنجومەنی خانمان لە ئەو ڕایەت بە کورتی بگەێنی دوای پرسیاری میوانەکان دێمەلات بۆی قسەکان تەواوی بەڵێ ئەو ڕایەت بگەێنە فەرموو. ئەوەی ئەنجومەنی خانمان تەواوی ئەوانی کە ئەوان جەختیان لێ کردوەوە ئێمە لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت زۆر بە تونتر ئێمە قسەمان لەسەر جێبەجێکردنی هەموو ئەو خاڵە نەکردێتەوە بەڵام ئەوان بایکۆتی حکوومەتیان نەکردو ئەوان بایکۆتی ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانانی ژنانیان کردووە. ئەمێنێتە سەر ئەوەی 25 نۆڤەمبەر وەک ئامڕازێک بۆ ناساندنی یادەکە بۆ ناساندنی مەترسیەکانی توندوتیژی لەسەر پرسی ژن لە 25 نۆڤەمبەر ئەنجومەنی خانمان بانگەشە ئەکا و تاکید لەوە کاتەوە کە پرسی ژن لە ئێستا پرسێکی کۆمەلگاییە و بۆتە ڕایەکی گشتی دروست کردە لە کۆمەلگا. ئێمە ئەمانەوێت لەم قۆناغەدا ئەم پرسە بگوازینەوە بۆ پرسێکی دامەزراوەی واتە دەستگا فەرمیەکانی حکوومەتی هەرێم بە هەر سێ دەسەڵاتەکەی لە هەرێمی کوردستان ئەنجومەنی دادوەری دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی جێبەجێکردن دامەزراوە. ئەمەش بە چیەکرێ بەسەر لە نوێ پیاچوونەوە بە سیاسەتی حکومڕانیکردن فەلسفەی حکومڕانیکردن لە هەرێمی کوردستان ئەمەش بە قسە ناکرێت. سپاس ئەمەل خان دواتر کاتمەوەلات ئەتوانی قسەکانەوەی حەق دەدەمێ بۆی قسەکانتەوە بینەرانی ئازیز ئێستا کاتیەوەیە ئەو میوانە ئازیزانە پرسیارەکانیان ڕاستە بکەن. فەرموو. ڕووناک محەممەد پرسیارەکانم ئاراستەی ئەمەلخانەکەم ئەم قەزەیە بوونی هەیە و بەردەوامیشە بەڵام بە دوای چارەسەرەکان بگەڕین و چارەسەرەکان چۆن چارەسەر بکرێ. ئەبینی لە وڵاتانی پێشکەوتو لە قوتابخانەکانە مناڵەکان بە شێوەیەکی جوان و پێشکەوت و پەروەرداکرێ بەڵام تایسە لە قوتابخانەکانی ئێمە تونوتیژی بەردەوامە تونوتیژی دەرونی و تونوتیژی جستەیی. ئەگەر زۆر بەوردی ئاگاتان لێبێ خۆتان تی ئەگەن نەفسێکە چییە و زۆر لە بەڕێوەبەرەکان هەیە ئاگیان لە قوتابیەکانیان نییە کە چەند تونوتیژی لە قوتابخانەکانە ئەنجامەدرێ و من پێم باشە چاودێری کۆمەڵایەتی هەیە و ئێمە کاتی خۆی ئیشی زۆریشمان لەسەر ئەوە کردووە و ئیستا هەیە بەڵام بە شێوەیەکی لاوازە و هەوڵ بدرێ ئەو چاودێری کۆمەڵایەتیانە ئەبینی لە وڵاتانی پێشکەوتویش هەر ئەوانە
کێشەکان کەمەکەنەوە و دەسەڵاتی ئەویان هەیە بچنە هەموو ڕووناخان مەبەستی ئەوەت گەشتووە پرسیاری ترت هەبوو هیچ پرسیارێکترت هەیە لە ئەمەلخان بڵێ بەڵێ فەرموو اینجا هەوڵ بدرێ ئەو چاودێری کۆمەڵایەتیانە کارا بکرێ وەکو ئەنجومەنی خانمان و ئێوە ئەتوانن مەسەرەن لەو شوێنانە کار بکەن و بۆ ئەوەی هەر کێشەیەک و ئەبینی کۆمەڵێ مەسەرەن گەنج لاو مناڵ لە قوتابخانەکانن و لە هەموو ماڵێکە ئەوان کەسیان هەیە لەوێنە و ئەگەر بێت و کێشەی قوتابخانەکان چارەسەر بکرێ و ئەبینی تونوتیژەکان کەم ئەبێتەوە و ئێوە هەوڵدەن لێ مەسەرەن ئەو تونوتیژیانە ئەتوانن پەیوەندی بکەنە ماڵەکانیش ئەو چاودێری کۆمەڵایەتیانە و لە ناو قوتابخانەکانە و هەوڵ بدرێ کارا بکرێ بۆ ئەوەی تونوتیژەکان کەم بکرێتەوە ئەگەر بکرێ ئەو بەڕێوەبەرایەتی تونوتیژی بەرەنگاربوونەوەی تونوتیژی لە ناوچەکانە ئافرەت بەڕێوەی بەرێ زۆر باشە و بەڕێوەبەرەکانیان بۆ ئەوەی من بەیانی کێشەکەم ئەبەمە بەڕێوەبەرایەتیەکان یا ئەچم لەوێ ئەمێنمەوە شەوێک یان مەسەرەن تا کێشەکەم کۆتایی دێ با بەلای خێزانەکەم و ئاسایی بێ کە من لەلای ئافرەتێکم خۆ دەزانی ئێمە کۆمەلگای کوردی مەبەستەکەت گەشت بینەرانی ئازیز ناوبڕێک و بەرنامەکەمان بەردەوام دەبێت.